بینەرانی یازیزی نارتی ئەم کاتتان باش تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر کەرتی کوشت و کاڵ و بواری کوشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا ئەم کەرتە لە هەموو وڵاتاندا تەنانەت لە وڵاتە پیشەزازیەکانیشدا تایبەتمەندی یەکی تایبەتی خۆی هەیە و گرنگیەکی زۆری پێدەدرێت بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەم کەرتە تا ڕادەیەک پشتگوێ خراوە ئەمە شوای کردووە کە ئەو کەسانی بم بوارەوە سەرقاڵن هەر لە جوتیارەکان هەر لە گوندنشینەکان پاشەکشێ بە خۆیانەوە بین و زیاتر ڕوو لە شار بکەن و پشبەستنی تەواویشمان زیاتر لەسەر بەروبوومی هاوردە بێ ئەوانەی لە وڵاتانی دراوسێەوە پێمان دەگات بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەمان میوانداری مامۆستا جەلال عومەر ئەحمەدمان کردووە سەرپەرشتیاری مێرووی توتە ئەبسولوتە لە بەڕێوەبەرایەتی پاراستنی ڕووەک لە شاری سلێمانی مامۆستا بەخێر بێت مامۆستا گەر دەست پێ بکەین گرنگی کەرتی کوشت و کاڵ چییە و بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی پێدرا و تا چەند ئەم بوارە بووە بە ئەولەویەتێک زۆر سپاس بۆم دەرفەتە بەڕاستی کەرتی کوشت و کاڵی لە هەموو جیهانە لە هەموو وڵاتێکە تەنانەت لە وڵاتانی ئەفریقیشە کە دەرفەتێکی باشیان بۆ نەڕخسا بۆ کوشت و کاڵ نەوێت بەرەو پێشی بەرن بە حکمیەوەی کە ڕێژەی دانیشتوان ساڵ بە ساڵ لە زیان بوون زیاد بوون و زیاتریش پێویست بە بەروومی کوشت و کاڵی دەبێت بەنسبەت وڵاتی ئەمەشەکە وڵاتێکە سەرف زراعیە ئەتوانی اعتیمادی ئەوڵ ئاخیرمان لەسەر زراعە بە ڕاستی ئەتوانی پشت ئەستور بین بەم جانبەی اقتصاد وەک زراعە بەڕاستی زراعە لە کوردستانە لێرە و لەوێ گوێمان لە کۆمەڵە شتەبێ بە حەقەت بەڵام تا ڕادەیەک بەرەو پێشووە کۆمەڵی بەڵگەشمان هەیە بەم قسانە یەکێک لەوانە بەڕاستی 4 بێتی پلاستیکی هەیە لە سنووری شاری سلێمانیە تەنها و زائیدەن ئەگەر ئیمساڵ سێدی بەرهەمی گەنم بکەین بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوە تا ڕادەیەک تا ڕێژێکی لە بەرچاو و تا ڕێژی زۆر باشیش لەسەرەوە ئاستەوە کە خۆمان چاومان تێبڕیوە و زیای کردووە و لەگەڵەوەشا بەرهەمەکانی زۆر بەی ڕێژێکی زۆر دەتوانم بڵم لە سەدانەوەی دەرەجەیەەکە لەگەڵ بوونی کۆمەڵێکی زۆر کەم و کوڕی لە باری کوشت و کاڵە بەڕاستی واری کوشت و کاڵی زۆر فراوانە کۆمەڵە مەجاالاتی زۆر ئەگرێتەوە کەم و کوڕی لێرە و لەوێ هەیە بەڵام وەزارەتی کوشت و کاڵ حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمی نەکردووە لەوانەیە بڵم لە ئاس پێویستانیە لەو ئاستانیەکە ئێمە چاوی لێ ڕوانین بەڵام کەم و نزیک کردوێتی دوور و نزیک لە جوتیاران نزیک بۆتەوە هەولیاوە لە کێشەکانیان بگا وە پێی توانە و پێی ئەو میزانەیە کە هەیەی لە خزمەتی جوتیارەکانمانێت بە کوردی بەڕاستی ئەتوانین بڵێن کەرتی کوشت و کاڵی زۆر ینی لەو ئاستانیە کە ئێمەمانێ زۆر بچێتە پێشێ بەڵام زۆری شوێتە پێش ئەگەر مقارنەیەکە بە ساڵانی 2023 بەڵێ مامۆستا مەبەستی من لە پشتگوێ خستنیانە و کەسانی کە دەڵێن ئەم کەرتە پشتگوێ خراوە ئەوەیە بۆ نمونە گەر بڕوانین من بیرمە لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو ینی هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر باش پشتیان بە بڵێن کشت و کاڵ دەبەست و زەرعاتیان دەکرد و ئەوانەشی کە زەرعاتیان دەکرد زۆر وەسیان لەوانە باشتر بوو کە سەرقاڵ نەبوون بەو بوارەوە خۆ دەزانین لە نەوەتەکانە ینی هەژاریەکی زۆر بوونی هەبوو بەڵام لە ئێستادا ئەم ڕێژەیە ینی بە بەراورد بەو کاتانە زۆر کەمی کردەوە ئێستا معادلەکە عکس بۆتەوە ئەوانەی بە بواری کشت و کاڵەوە خەریکن هەمیشە سیرەکەی ینی گەر بکرێ و مستەڵەح بەکار بێن خەڵکێکی برسین خەڵکێکی هەژارن دایمە پێویستیان هەیە بەستی من ئەوە بوو بڵێ بەنسبەتەوە پرسیارێتەوە طبعاً ظروف و اقتصاد شتەکانە گۆڕە لە ساڵانی نەوەکو بەڕێز ئاماژۆ پێ خەڵک هەژار بوو ئەو هەژارە ژوای لێکردن کە لە شارەکانە نەتوانێت پێویست بژین و پەنیان بەلادەکانە برد توانین بڵێ ژمارەیەکی زۆر و زۆرترینیان گەڕابوو لە وەدەکان و بە زراعەتەوە خەریک بوو و بەڕاستی بەرهەمەکانیش لەو کاتانە پارێ کرد ئەمە یارمەتی فەلاحیە بەڕاستی ئەتر پەیوەست بێ بە ئەرزەکەیەوە و ئینتاجیشی هەبێ ئینتاجیشی باش جگەرەوەش خاڵێکی زۆر مهمەیە بەڕاستی ئێستا ئاستی ژیانی خەڵک زۆر باش بووە بەڕاستی کەسێک لە ناوشارە تەوزیف بووە مۆزەفە پۆلیسە شۆرتەیە لەگەڵ حرمەتم بۆیان ڕاستیەکەی ئەمە معاشێکی مغری هەیە یعنی جوتیارێکی ئەمە زۆر زەحمەتە بتوانە لە دەیەکە لە مەساحەی یەک دۆنم لە زۆر بێ شار باژێر دۆن و دوۆنمیان هەیە مەبلەغێکی زۆر کەم هیچ ممکن نییە مانگە بگاتە 500,000 دینار دەخل یەتە شارەکە لە شارەکە ئەو هەلی زیاتر بۆ ڕخسێ ئەمە یارمەتی دەربوو بەڕاستی کە کۆمەڵێکی زۆر جوتیاران لە دەرەوە شارە بێن و ناو شارەکە ئەمە خاڵی ئەساسی لە ئێستا دەبینین بە ڕێژەیەکی زۆر بەروبووم و بەرهەمی هاوردە دێتە ناو کوردستانەوە وەکو خۆ دوتت ینی هۆکار چییە کە زیاتر گرنگی بەو بەروبوومە هاوردانە دەدرێت لە بەرامبەرە بڵین بەرهەمی ناوخۆ پشتگوێ خراوە بەڵێ بەنسبەت زۆر پرسیارەوە بەڕاستی هێنانی بەرهەمی دەرەکی شتێکی عیب نییە بەڕاستی لە هەموو دنیای وایە و منافەسەیە بەڕاستی تۆ بەرهەمێک لە دەرەوەیەت بە مەبلەغێک دەفرۆشێ ینی
باشتر و جوانتر وایە حکوومەت پاڵپشتی جوتیارامام کە بۆی بەرهەمەکان ناتوانن بۆ نرخەفرۆشن کەم نافەسی وڵاتانی دراوسی پێ بکەن ئەمە ئاساس ئەمە ئاساسی مۆزوعەکەی بەس هێنانی بەرهەمی دەرەکی شتێکی عیب نییە من خۆم لە وڵاتی بەریتانیا بووم ئەچیتە هەژ مارکێتێکەوە ئەتوانم بڵێم لە 1970 شتەکانیان کە دانراوە بە تایبەتی سەوزەوات و میوە لە وڵاتانی دراوسیەوە و هۆڵندا و فەڕەنساوە هێناویانە بەڵام ڕەنگە مامۆستا ئەوان لە ڕووی کوالێتیەوە هیچ کێشەیەکیان نەبێ بەڵام ئەو بەروبوومانەی دێنە کورتان لە ڕووی کوالێتیشەوە مشکیلیان هەیە بەڵێ تا ڕاستە نەک ئێستا ئەتوانم بڵێ مەسا زۆر بەرەو پێشوە پێش ساڵی 2009 قسێتەواوە حدودەکانمان کراوە بۆ وڵاتانی دراوسێ بە ئارەزوی خۆیانشتاوە بەڵام بەڕاستی ئێستا بەڕێوەبەراتیەکە لە بەڕێوەبەراتی پاراستنی ڕۆک لە بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی بەشێک هەیە پێڵەن کارنتینە کە لە سێ خاڵی زۆر ڕیسی پەریوەسخانە و لە باشماغ و لە کێلێ سێ نقطەمان هەیە بەڕاستی ئێستا ڕێگیری بە تەواوەتی بە تێر و تەسەلی ڕێگیریگەری لە شتانێک کە خراپن ڕۆژانە بەدایانتەن و بەسەدانتەن لەو شتانایکی دێت کە لە کوالیتیان بەرزنیە و لە ئاست پێویستانین ڕێگیریان لێگرین نایڵن بێتە ناو کوردستانەوە ئەتوانێت سابڕێتە بازارەکانەوە لە بەسیترین شت کە لەم بەرە جەژنانەیە قەیسیە و خورماکە زۆر پێویستە و زۆر بەکارێدەم فترەیە بە ڕێژێکی بەرچاو خراپەکانی لە دوورخراوەتەوە و گیراوە و کوالیتەکانی لە بازارە زۆر بەرز بێتەوە مامۆستا تا چەند هاوڕێی کە کوردستان تا چەند لەگەڵ ئەو ڕایەدا هاوڕایت کە کوردستان بووە بە وڵاتێکی بەکاربەر و بێبەرهەم ڕایەکەی وا دەڵێت واللهی تا ڕادەیەک لەگەڵ قسەکەتان بە حقات بەڵام ئەمە ئەوەش ناگەێنێت ئەتر تۆ بۆستی و ئەتر ئەو قسێتەن تطبیقی بەسەر کوردستانە دەستە ئەژنۆ بۆستیت بەڵام لە ڕاستەکەی حکوومەت ئەکرێت وەکو چۆن لە بواری گەرمە یارمەتی برا جوتیارەکانیە و برانی جوتیار گەشتە ئەو ئاستێکە سەر و ئەو ئاستێکە خۆمان داوامان کردو بەڕاستی وابزانم لە حدودی گەغڵەت نەبم 500,000 تان گەنمە ئەمە ئەو ڕێژەیە بۆ کە حکوومەت پلانی بۆ داناوە بەس خۆش بەخشانیم ساڵ ڕێژە زیای کردووە چۆن لەو بوارەیە حکوومەتوانی یارمەتی برازوتیارەکان بە ئەکرێت لە بوارەکانی کەش یارمەتیە بۆ ئەوەی ئێمە لە بەکاربەر و ببین بە بەرهەمبەر بەڕاستی بەرهەمهێنەر و تەسەورەکەم ئێستا بەرنامێکی کەشەیە لە هەر لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانی بۆ پشتگیری کردنی براجوتیارەکان لە بواری سەوزە میوەیە و کرێ نەقلیان بۆ گەڕێتەوە بۆ ئەزان مەساحات حسابیان بۆ کرێ و مەبلەغێکیانە درێت وەک پاڵپشتی بۆ ئەوەی سیارەکە کەم کەوێ لە سەریان و لە هەمان کاتە بتوانێت منافەسەی بازارەکانی دەور و پشت وڵاتانی وەک ئێران و تورکیا ئەوانەی پێ بکرێت کەواتە پلانێکەیە بۆ ئەوەی چیتر گوندەکان بڵێن چۆڵ نەبن و ئەوانەی بەکاری جوتیاری و بەکاتی فەلاحیەوە خەریکن دەست بەرداری ئەو ئیشیان نەبن و لە گوندەکان و لە دیاتەکان بمێننەوە هیچ بەرنمەیەکەیە بۆ پشگیریکردن لەو خەڵکانە چ لە ڕوویەوە بێت بەمادی دامیان بکرێت چ لە ڕوویەوە بێکە لە ڕووی ئاودێری ئەو شتانەوە بڵین ئیشیان بۆ بکرێت بەتەکید پلان هەیە پلانەکە ئەتوانم بڵێم لە ئاس پێویستانیە ینی لە ئازە و تمۆحیانەکە ئێمانە بەڵام بەتەکید ئیشی بۆ کراوە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا و ئەتوانم سادەترین نمونە حکوومەت قەرزی درێژخانەیە بە براجوتیارەکان بۆ دروستکردنی بیوتی پلاستیکی بۆ هەڵکەندنی بیرێتی وازی بۆ دروستکردنی جۆگەی ئاو بەڕاستی یەک حەقیقەتێکە یان ئێمە زۆر جار لەوانێ بڵام غەدریش لە حکوومەتەکەین بەڕاستیەکەی بۆ نمونە لە هیچ وڵاتێکە پشگیریانە نییە بە ڕێژەی لە سەڵتان نەبووە بۆ جوتیار مستحیلات تشتی وابێت حکوومەت ئەتوانێت تەمینی جوتیارەکە براجوتیارەکانەکە بۆ نمونە بەرهەمێکی پێکە لە فترە لە فترەکانە ئافێک لیا کابرا برادەرەکە جوتیارەکە تووشی کارەساتە بێ لەو کاتەیە حکوومەت وەکو تاویزی بۆ کاتەوە ئەمە هەیە ڕاستیەکەی بەڵام ئەتوانین ئێمە بەمانایەکی کە جوتیارەکانی ئێمە لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆیان لە ئاس پێویستە طریقی علمی بەکارنایەنە طریقی زانستی بەکارنایەنە باشتر و چاکتر وایە ئێمە هەمومان بەیەک دەنگداوە لە حکوومەتکەین ئێرشاد یعنی ڕێنمایی جوتیاران زیاتر بکرێت و لەگەڵ جوتیارانە بیانگەنینە ئەو ئاستی کە بەڕاستی ئەوان بتوانن ئەو طریقە زانستیانە بەکاربێنن بۆ زیادکردنی ئینتاج بەڕاستی زیادکردنی ئینتاج بە بەکارهێنانە بۆ نمونە مەساحەی دۆنمێک کە تێگەنم ئەتوانی 2100 کیلۆ گەنمی لێوەربگری ئەتوانی 300 کیلۆ لێوەربگری یعنی عینەن دووەنم ئەتوانی ئینتاجی حەوت دووەنم دواتێ ئەمیش بە بەکارهێنانی ڕێگە زانستیەکان بەڕاستیەکەی باشتر و چاکتر وایە بە هەمومان لە ڕێ ئەعلام لە ڕێ بەڕێستانەوە و کەناڵەکانی کە بتوانین تەوێکی تەواوی جوتیار مامۆستا بوونی کارگە بۆ نمونە لە ڕابردوو دابینیمان کارگەی ڕۆنی زەیتە بوو داخرا کارگەی دۆشاوی تەماتە هەبوو داخرا ینی چەندین کارگەی تریش کارگەی شیرەمەنی هەبووە کوالێتەکەی لاستێکی باشانە بۆ بازاڕی نەبوو دیسان ناچار بۆ هەچەندە سەر بە کەرتی تایبەتیش بووە یعنی حکوومەت چ ئەرکێکی دەکەوێتە سەرشان لە دروستکردنی ئەم جۆرە کارگانە بۆ ئەوەی ینی زۆر جار دەبینین بەروبووم هەبووە لە ئەم ساڵنا ئەم ساڵ چونکە ئافەی زراعی و بڵێن نەخۆشی بڵاو بۆ بەڵام لە ساڵانی ڕابردوودا
بەرهەم زۆر هەبووە بوون لە تەماتە بوو بێ لە زەیتون بوو بێلیان لە هەر مەجالێکی ترە بەڵام بە نرخێکی زۆر کەمتر فرۆشراون ئەمەش ناچاری کردوون یاخود ئەمە وای کردووە سارد بنەوە لەوەی کە لە ساڵانی داهاتوودا بەردەوام بن هەبوونی کارگە چەند ضرورە لە ئێستادا بەڕاستی بە تاکید زۆر ضرورە ینی ئێستا بۆ نمونە بوونی کارگەی تەماتە ئەو پێشنیارکراوە لەلایەن وەزارەتی زراعە لە 5 بکرێتەوە کە مەساحەیەکی زۆر تەماتیان هەیە ضرورە زۆر ضرورە بەنسبەت ئەو کارگەی زەیتی بکە بە ڕێزە باسی کرد لە عبات کە دروستکرا بەڕاستی احتیمادی کولی لە سەگڵ بە ڕۆژە و فول سۆیە بوو بەڕاستی مکلیف بوو ینی بۆ نمونە لیترێ زەیت لەوانەیە توانم بڵێم 4-5 دینار ئێستاکە و کە لە بازار لیترێ زەیت خۆی بە 2000 دینارە بەڕاستی ئەمە منافەسەکەی ئێمە باسیەکەین لەوانەیە کەواتە عفوم کە مامۆستا خەتاتەکەم مەبەستی تۆ ئەوەی لە دەرەوەیەت بەڵێ ئەو بەرهەمەی لە دەرەوەیەت بە بەراورد بەو بەرهەمەی لە ناوخۆی کوردستان گەر دروست بکرێت ئەو بەرهەمەی دەرەوە هەرزانترە بەتاکید ڕاستیەکەیش ئێمە گەڕێتەوە بۆ سەبەبێکی زۆر ڕێسی ئێمە ئاعتیمادی کولیمان لەسەر وڵاتی ئێران و تورکیایە بەڕاستی بوونی فەرق لە عملە لە پارەکانمانە زۆر جارە بێ بەکێشە بۆ برادێک جوتیارێکی ئێرانی ئاساییە کیلۆیە تەماتە بۆ نمونە 50-60 تمەن بە کیلۆ تەماتە 50-60 تمەن کەرێتە لە ئێمە حدودی 350 دینارەکە بەس بەتاکید بۆ جوتیارێکی ئەمە دەرینانێ کەواتە ئەم منافەسەیە بەردەوامە بێت گەر بێت و ئێستا پارەکەمان بەرامبەر پارەی ئەوان بەرزە وەکو خۆدوتت گەر بێت و سفرەکان لا ببرێت بەرزتری شەبێتەوە ئەو کاتە ینی قەیرانەکە خراپترە بێت و بە هەموو شێوەیەک ناتوانین پشت بە بەرهەمی ناو خۆ بەستین مەبەستی تۆ ئەوەیە بەڵێ بەڵام ئێمە لە بەڕاستی ئێستا ئێمە هەمومان بە ئەڵ و کۆشمان ئەوەیە کە بتوانین تاجیە بەرزکەینەوە ئێستا برادێکی جوتیار لە بیوتێکی پلاستیکیە 600 بۆ 700 کیلۆ تەماتایە ئەگەر بەطریقێکی زانستی بەکاربێنێت و هەموو ڕێگا چارەکان بگرێت بۆ نمونە بۆ لە ناوبردنی هەموو ئافەکان ئەتوانم لەو کاتەیە بڵێم تەنونی وەیە بۆ برای جوتیار ئێستا ئەگەر بە 700 دینار دەربێنێ ئەو وەختە بە 400 دینار دەرێنە منافەسەی بازاری دەرەکی پێکە یعنی زیادبوونی ئینتاج لە کولفەی مەحسوڵەکە کەمەکاتەوە بەڕاستی بە شێوەیەکی زانستی بۆ نمونە تۆ ئەگەر لە دوانمێکە 1000 کیلۆ گەنمت هەبێ ئەگەر بیەی بە 5 دیناریش ئێشتا بە 500 دیناریش لەوانەیە بڵێم باشترە وەک لەوەی کە 300 کیلۆ دەبێ بە 1000 دینار جارە بەرەو بە زیادکردنی ئینتاج توانینەوە کێشی هەڵکە بەڵێ مامۆستا پسپۆرانی بواری کشت و کاڵ دەڵێن کە زەوی و پانتاییەکی کشت و کاڵی زۆر فراوان لە کوردستانە بوونی هەیە و ئیسیفادەی لێ نەکراوە و دەشڵەن گەربێت و ئەمانە گرنگی پێ بدرێت و سوودی لێ ببین دێت لە بواری کشت و کاڵدا دوو سوودیە بێت یەک وڵاتەکەمان لە وڵاتێکی مشەخۆر و بەکاربەرەوە دەگۆڕێ بۆ وڵاتێکی خاوەن بەرهەم و بەرهەم هێن و سوودەکەی تریشی بۆ حکوومەت دەبێت لە ڕووی مادیەوە دەتوانێت بەرهەم هەناردەی دەرەوە بکات و تەنانەت یەکێک لە پسپۆرەکان دەڵێت ئەو زەویزارانەی لە شارە زۆر هەن ترسی ئەوەیان هەیە ببن بە بیابان ینی ترسی بە بیابان بوونیان هەیە بۆچی ئیسیفادە لەم زەویانە نەکراوە تا ئێستا زەوی زراعین تەنانەت لە سلێمایی چەندین شوێن هەیە ئەوەنی من ئاگادار بم بڵین خاکی کشت و کاڵیە و ئەو شوێنە تایبەتە بە کشت و کاڵ کەچی کراوە بە بینا و ینی احتیمامەکە بۆ بواری بیناسازیەکە زیاتر بووە بەڵێ بەڕاستی وەک پێویست ئەتوانم بڵێم ئەرزی کوردستان استقلال نەکرا بۆ بەرهێنانی بەرەمە کشت و کاڵەکان بەڵام تا ڕادێکی ئەمەیان ئەفوم کە خەتاکە لە جوتیارانە یاخود خەتاکە لە حکوومەتە لەم مەجاالێ بەڕاستی تەنها حکوومەت بەرپرسنێ لەمە بەحقت برای جوتیاریش بەرپرسێت شێمە خاوەنی زەویەکە ئەتوانێت نیکە ببینە ئەتوانێت بەکاری بێنێت و ئێستا بەڵام ناگەڕێتەوە بۆ هۆکارە سەرەکیەکە کە ئەم مەجالە لە کوردستان پشتگوێ خراوە بۆیە ئەویش ناچارە بیکا بە بینایەک و چەند قاتی لێبات خێری زیاترە بێت لەوەی بیکا بە زەرعات و سبەی نەزەرەریشی ڕاستە بەس ئەتوانم تۆزێ ورتر زۆر زەڵم لە حکوومەتەکرێت بەڵات ینی ئێستا ئمە بەس بەشێکی بشکۆلێن لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی سلێمانی ساڵانە 500 و 600 و ساڵەکە میزانە زیاکرا بۆ 800 میلیۆن دینار بۆ کڕنی دەرمانی قڕکەر و دەرمانی قڕکەر و پێداویستەکانیکەی بەڕێوەبەراتی پاراست و بەسەر جوتارانە تەوزیاکرێ و زۆر بەشی بێ پارێ بەڕاستی و تەنانەت ئەوانەی بێ پارێژ نەبێت دامی لە سەدانەوەت کراوە بەڕاستی ئەمە وەک بەشێک لە بەڕێوەبەراتی ئەتوانم خزمەت کراوە بەس بە حقەت ئیمساڵەکە الحەمدولله لەخوا بەزیابێ ئەنی مژدێکی دڵخۆشکەرە گەنم لە ئاس پێویستە بووە ئەمەش مەحسوڵێکی ڕئیسیە ساڵانە بە هەزارها دۆلار و بە مەلاین دۆلار ئەدرا بەگەنم لە وڵاتانی وەکو ئوسترالیا و ئەمریکاوە بەس خۆشبەختانە ئێستا حکوومەتی عراقی تێگرا سەر هەموو پارێزەکانی عراق پێویستیان بەوەی تر هاوردەی گەنم کەن لە دەرەوە ئەمە خۆی لە خۆیان جوتیارانیش تەرجیع بوون بۆی ساڵانی داهاتوش بەردەوام بن لەوەی بەڵگەمان هەیە ڕاستیەکەی یعنی
ئەو جوتیارەی کە پار لە مەساحی 2 600 کیلۆیە و ئیمساڵاکە بە 750 بێحەد دڵخۆشکەرە لە هەمووشی گرنگتر جوتیار فێر بووە بژار لە گەنمەکەی دوورخاتەوە و گەنمەکەی لە سنفی دەرەجە دوور بکات بە دەرەجەیەک ئەمەش دیسانەوە دڵخۆشکەرە بەڕاستی من پێ دەڵێم لەو کەمێتی کە کۆکراوەتەوە لەسەر تاسەری جوتیارە لە سەتانەوەی دەرەجەیەک بێ بەڕاستی و مژدێ ئاین تەسەورەکەم لە زۆر وڵاتێک و ئوسترالیاش بەس بەڕاستی ئەمە بە پاڵپشتی کراوە تەنێک گەنم بۆ بە 800 دەرەجەیەک بۆ 875 جارەکە غەڵەت نەبم ئەمە یارمەتی فەلاحیاوە زیاتر توانی استفادە لە زەویەکەیکە بۆیە ئەکرێ حکوومەت لە بوارەکانی کەشە لە بواری سەوزەهات و میوە یارمەتی برا جوتیارەکان بە و کراویشە بە سەدان و بگرە بەتوانم بڵێن بە هەزارانیش بیری رتیوازی لێ درراوە لە ئەرزی دێم کراوە بارزی برا ئەمیش خۆی لە خۆیان خزمەتە بەڕاست بەڵ مامۆستا گەربینە سەر لایەنێکی گرنگی گفتوگۆکەمان بەڵێ ئافات و دەرد و ئەو نەخۆشیانەی لە ئێستادا دەبینرێ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی وە ینی هەستەکەی هەموو کەسێک لە ماڵەکانە دەزانێت کە ئەم ساڵ ینی بە شێوەیەکی بەرفراوان بۆ ئافاتانی ڕویان لە بەروبوومە کشت و کاڵەکانی هەرێمی کوردستان کردو ئەم ئافاتانە لە ڕابردووشدا هەبوون یاخود بەو شێوەیە نەبوون کە لەم ساڵدا دەبینرێت بەڵێ بەڕاستی بەنسبەت ئافۆ هەر لە دێر زەمان و تا ئێستا هەر هەبووە بەس بەڕاستی ئافە هەیە تازەیەتە منتیقەکە بۆ نمونە ئێستا کرمی گەڵای تەماتە لە ساڵی 2010 لە عێراق تەسجیل کراوە یعنی پێشتر دەتوانین بڵێن لە عێراق مەبەست لە توتا ئەبسولاتەکە ئەویان ئەم ساڵ 2010 عفو پار ساڵی 2010 ئەمساڵ 2011 پێم وابێ پێشتریش لە ئوردون و لە سووریا بوو بەڵێ لە ئوردون و لە سووریا ڕاستیەکەی ئەم ئافێ لە غەربە بەرەو شەرق هاتووە سەرەتا ئەتر کۆمەڵە ماڵوێرانی لە ئەمریکای جنوبی و دواتر بۆ مەغریبی عەرەبی و دواتر بۆ باشووری ئەوروپا و بەم شێوەیە هاتووە تاوەکو 2010 و 2009 لە ئوردون و سووریا تەسجیل کراوە 2010 کەشتۆتە لای ئێمە بوونیان هەبووە بە کۆمەڵی ئافەی کە هەیە کە ئێستا بەڕاستی بوونیان هەبووە کۆمەڵێکیش هەبوو بوونیان هەبوو کۆنتترۆل کراوە یعنی بەڕاستی کۆمەڵی ئافە هەیە ینی زۆر سەختن ئەناوبردنیان بەرنمێکی تێر و تەسەل و کاتیشی زۆریە بۆ نمونەوە نسبەت حەشەری سنەوە مێرویسن کارەسات بە بۆ وڵاتە لە ساڵەکانینەوە لەو قات و قڕی برسێتە تەسیری ئەتوانم بڵم لە زۆر منتیقا لە سڵانەوەی بەربوومەکانی لە ناوبردووە خۆشبەختانە الحەمدولله ئێستا ئەتوانم بڵم لە سەتانەوەت کەم بۆ تۆ بە ڕێژێکی زۆر کەم هەیە یعنی کۆمەڵە تیمانێ ڕۆژانە سەردانەکەن تا ئێستا نەیانتوانیوە بیشی بینن الحەمدولله بەڵام ئەم ئافێت و تابسلوتە ئێستا تازە هاتووە جا بەڕاستی ئافە بۆ ئافەیەک ڕێژێ بڵاوبوونەوەکانی ناویان ئەگۆڕێت لە شوێنێکا کەمە لە شوێنەکە زۆر و زیاکە بوونیان هەبووە بەڵام بەڕێوەبەتی پاراستنی ڕۆکیش پلانی خۆی هەبووە بە حقت ئەمە زیاتر لە چ خێزانێکی ڕۆکیەیە بەنسبەت و تابسلوتەوە لە خێزانی باینجانیات بەڕاستیەکەی تەماتە و باینجان و بیبەر و ئەم مەحسوڵانە و بەڕاستی بەڕێوەبەتی پاراستنی ڕۆژی جاستەوەژنەوە دانانیشتووە لە پارمانی لە ساڵی 2010 کە بۆ یەکەم جار تۆمار کراوە و دوای فترێکی زۆر کورت کە ئەتوانم بڵێم بە هەفتەیەک کۆمەڵێک دەورات کراوەتەوە بۆ فەرمانبەرەکانمان بۆ شارەزیان هەبێت لەم حەشەری چۆن تازێ بەڕاستیان مێرووە زۆر کەس معلوماتی لەسەری نییە و داتر لە مانگی 2 لە مانگی حوتیشە و لە عفو لە کۆتای مانگی شەشیشە ئەم دەورانە کرایەوە و ئێستاش لە 27 بنکەی ڕێنمایی بەڕاستی 27 دەورە هەیە هەموو دەورەشیش 20 برای جوتیارەگرێتەوە بۆ ئەوەی بتوانین ڕاستیەکەی زانیاریان بینێ دەربارەی ئەم حەشەرەیە کۆمەڵی زانیاری تێر و تەسەلیان بێنێ کە چۆن کۆنتترۆلەکرێ و چۆن بنکەکانی لێ شێوازەکانی کۆنتترۆلکردنی چۆن بەڕاستیەکەی دوو شێوازی سەرەکی هەیە بە حقات وەلەو شێوازی یەکەمیان کەمتر بەکارێکە بەکارێنانی قڕکەرە لەبەرەوەی کە ناتوانێت وەک پێویست ئیشەکانی خۆی بکات لەبەرەوەی ناتوانێت مێرووەکە لە کاتێکە کە مێرووی تەواو بیکوژێت تەنها لەو کاتانەیە کە لە بیدایەتی هێلکە و یارەقە و پیوپایە بەڕاستیەکەی لەو کاتانەیە ئەتوانین بەکاریان بێنین و تا ئێستا بەکارمان نێنەوە ئێمە بە حقت لە کوردستان وەکو پێم وتیان مێرووە تازەیە بەس ئێستا ئێمە ڕێگای دۆمان گرتووەتە بەرکە ڕێگای بەکارهێنانی فۆرمۆن و تەڵی ئاویە و تا ئێستا 5,000 دانەمان کڕیوە بەڕاستی و بەسەر براجوتارەکانمان تەوزیع کردووە ببێ پارە بە هیچ مەبلەغێک و لە هەموو بنکە کوشت و کاڵیەکان لە هەموو هۆبەکان ڕێبەرەوەراتەکانە فەرمان بن پاراستنی ڕوەکمان هەیە لێرەوە داوا لە براجوتارەکانەکەم ئەو برانەی کە شارەزایی تەواویان لەم مێروانیە ئەتوانن سەردانی بنکەکان کەن وەگەر لە کێشەکان هەل نەبوو ئەتوانن بێنە بەڕێوەبەراتی پاراستنی ڕۆک لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی سلێمانی بۆ ئێمە بە دەمیانەوە بڕۆین و لێرەوە تکامان لە براجوتارەکان هەیە لە کاتی بینینی ئەم مێرووەدا لە سەرەتاوە ئاگادارمان بکەنەوە بەڕاستی لە سەرەتاوە کۆنتترۆلکردنی ئاسانە خۆی زۆر ئاسانە زیاتر لە پەپولە ئەچێت مێرۆکە یاخود نوعیەتەکەی چۆنە ڕاستیەکەی خۆزگە چەند سلایدێکمان بێنە لێرە براجوتارەکان بیان بینایە بەڕاستی مێروویەکە بەڵێ ئەتوانین بڵێن لە پەپولەیەکی وردەڕە بە چاوە بینرێت زۆر وازەحە و ئەتوانم بڵێم
لە حدودی 15 ملیمایە حەجمەکەی وتر گەورە بچووکیشانێ بەڕاستی ئێمە لە ڕێگەی دابشکردنی ئەم فۆرمانانەوە کە دەین بە براجوتیارەکان و ئەم فۆرمانانە واکات لە حەشەرەکان بەرەو لای فۆرمۆنەکە بێن و دوای ئەوە تەشتێکمانەیە کە ڕاستیەکەی ئێتر بەرەو لای فۆرمۆنەکە هێت ئەکەوێتە ئاوەکەوە و بەم ڕێگای کۆنتترۆلەکرێت بێ ئەوەی BH بکەین بێ ئەوەی هیچ کارە ساتێ دروستکەی لە حقۆلی تەماتە بەڕاست دەبێت جوتیارەکان خۆیان سەردانی بەڕێوەبەرایەتەکە ئێوە بکەن بۆ وەرگرتن و ڕێنمایی پێویست و ڕاستێکی لەسەر ڕاستێکی ئێوە بەسەریانەکەنەوە نەخێر بەڕاستێکی ئێمێسا 4 تیممان هەیە تیمی کە ماڵکردنە بۆ مەسحکردن ڕاستەکەی بزانین ئەم ئافەیە لەکوێ زۆرە لەکوێ کەمە و تهدیدی منطقەکان کەین کوێ زۆرترینی پێویستە کوێ کەمترینی پێویستە بەپێی بوونی تەماتە بەڕاستی لە شوێنەکان و عالی بازنجانی لە ڕێم تیمانەوە سەردانی گوندەکانەکەن ئاگادارەکرێنەوە و لە هەمان کات لە ڕێ هۆ بۆ بڕێبەرایەتیەکانەوە لە قەڵاتزیەوە هەتاکو دەربەنی خان و ئاگادارمان کردوونەتەوە کە بێن بۆ وەرگرتنی بەبێ پارەشە و لێرەشەوە داوایان لەکەم ئەو براجوتیارانەی کە ئێستاش بە حەز بەبوونی ئەم مێرواکەن لە کێڵگەکانیان کێڵگەی کراوە بیا بیوتی پلاستیکی بێ سەردانی زیاتر تووشی تەماتە ئەبێ وایە زیاتر بەڕێ زیاتر تووشی تەماتە بێ بەس لەگەڵ نەبوونی تەماتە بەڕاستی ئەچێتە سەرباینجان و ئەمانە هەفتەی پێش و تیمێکمان سەردانی هەڵەبجێ کردبوو بینی وی ئێستا حەشەرێ لەسەر عیلێ لەسەر باینجان خۆشیێتی ینی لە تەماتە و چۆتە سەر باینجان و بیبەریش بەتەکیت بەڵێ مامۆستا دوا پرسیارم گەر بە کورتی وەڵامم بیتەوە ئێمە لە زانکۆی سلێمانی و لە سەررجەم زانکۆکانی تری هەرێمی کوردستانیشە کۆلێژێکمانەیە بە ناوی کۆلێژی کشت و کاڵەوە ئیشی ئەم کۆلێژە وازەحە بە ناوەکەی خۆیەتی لە بواری کشت و کاڵە پسپۆری وەرەگرن هەریەکە لە بڵین لێکێک لە مەجای بروو بوومە یەکێک لە مەجای خاک هەریەکە بەپێی پسپۆری خۆی ئەم کۆلێژە تا ئێستا چی کردووە پێت وایە کوردوەتەنی بەردێکی خستبێتە سەر بەردێک لە بواری کشت و کاڵە واللهی بەنسبەت ئەو پرسیارە تۆزە قورسە بڵم بەردێکی کردبێتە سەر بەردێ ڕاستی بە حقت ئیشی کۆلێژی کشت و کاڵی زانکۆی سلێمانی و زانکۆکانی کرد بەڕاستی دوو ئیشی زۆر سەرەکیانێ بە حقت یەکەم دروستکردنی کەوادری زراعی بۆ بوارەکانی کشت و کاڵ بتوانین سوودیان وەربگرین دووهەمینیشی ئەو توێژینانەی کە برادران لە بواری ماستەر و دکتۆرایی کەن ئەو توێژینانە پێویست بوو ئەبواە سوودی هەبواە بۆ کوردستانی سوودێکی بەرچاوی هەبواە ئەم توێژینانە لەسەر ئێستا بەڕاستی کۆمەڵی ئیشەکرێ ئەتوانم بەهۆی نەبوونی توێژینەوە بەهۆی نەبوونی معلوماتی تەواو لەسەری بە هەڵایەتین ئیشەکەمان غەڵەتە بێ ئەکرا ئەو توێژینانیان بەکار بەهاتایە بۆ پێشخستنی بواری کشت و کاڵی بەس بەداخەوە تا ئێستا ئەو توێژینانە بەکار ناتوە بەڵێ مامۆستا جەلال عومەر ئەحمەد سەرپەرشتیاری مێرووی توتە ئەبسولوتە لە بەڕێوەبەرایەتی پاراستنی ڕۆک سپاس بۆ ئەمەنەبوونت لە ئەستۆدەی تاوتێمان کردی سپاس بۆ بینەرانی عەزیز تاوتوی ئەمڕۆمان کۆتایی هەتا تاوتویەکی تر بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن.